من هێلێنم لە بەرلین لە ناوەندی ئەوروپا لەدایک بووم و گەورە بووم. ناوم هەمیشە بۆ من وەک هێلینای کوردی دەرکەوت بوو. ڕۆژێک لە زانکۆ گەنجێکی بە ناوی ڕزگارم ناسی. ئەو گوتی ناوی دایکی منیش هێلینە، من خۆشم ڕزگارم. ئەم ڕستەیە دڵی منی هەژاند. هێلین لە کوردیدا واتای شوێنێکی پاڵپشتی و هێلانەی باڵندە دەگەیەنێ. من بڕیارم دا ببم بە قوتابی زمانی کوردی. لە یوتیوب کەناڵی کوردی تیڤیم دۆزیەوە. ڤیدیۆ ئەنیمەیشنیەکان بوون بە مامۆستاکانم. من هەر ڤیدیۆیەکم بە لایەنی کەمەوە دەجار بە دوای یەکدا تەماشا دەکرد. من ڕستەکانم بە دەنگی بەرز دووبارە دەکردنەوە. دەنگەکانی کوردی لە ژووری منی بەرلین دەنگیان دەدایەوە. بە ئامرازەکانی هۆشی دەست کرد. ڤیدیۆ ئەنیمەیشنیم دروست کرد و فێری کەسانی دیکەم کرد. هەر وشەیەکی نوێ تەختەیەک بوو کە لەسەر هێلانەی نوێی خۆم زیاد دەکرد. دوای 6 مانگ گەیشتمە ئاستی ئەیەک. ناوەکان دەتوانن ببنە کلیل، بەڵام زمان ئێمە دەگەیەنێتە هێلانەی ڕاستینی مرۆڤایەتی.